خۆشەویستانم سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش شیوەی تەندروستێکی باشتان بۆ خوازین. کورسا تەندروستی لەگەڵتانە بۆ باسکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ. ئەم ڕۆژوەک هەر ڕۆژێکی تر تەورێکی زۆر تایبەتمان بۆ بژاردون تاوەکو بە وردی و بە شێوازێکی زانستی باسی بکەین بۆتان بێگومان بە هاوکاری پسپۆڕی وردی بابەتەکە و بێگومان لەگەڵ لیندای. لیندا سڵاو لێبێ. تەندروستی چۆنە؟ تۆ باشی؟ زۆر سپاس دەکەم. تۆ چۆنی؟ زۆر سپاس. زۆر سپاس. عزیزانم سڵاوتان لێبێ ئەمڕۆژ هاتینەوەلاتان و کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کۆمەڵێک هاوڵمان ئامادەیە و میوانی پسپۆر لێرە لەگەڵمانە وەڵامی پرسیارەکانمان ئاەتەوە. ئەجا بابەتی ئەوڕۆمان سەبارەت بە شەویلگەیە خواری شەویلگەیە بە تایبەت بەهۆی ڕووداوێکی هاوچۆکە تووشی خواری شەویلگە بۆ یاخود هەر حاڵەتێکی تر و هەموو ئەو شتانی کە کاریگەریەکەنە سەر تەندروستی دەم و دان و شەویلگە ئەمڕۆ لەگەڵ ئەلەندا باسیەکەین بینەرمان بن. بێگومان جالیندا جونگەی شەویلگەیەکە لەو جونگانەی کە ڕاستە کە منە و کەسانی کە تووشی حاڵەتەکە بنەوە یاخود تووشیەوە بن کە دەرچوونی جونگە یاخود تێکچوونی و جونگیان هەبێ بەڵام لەگەڵەوەیە هەموو کاتێک بڵین ئەگەری ئەوەی هەیە کە تووشی تێکچوونێک یاخود دەرچوونێ بێت وێشەکە لەو جونگانەی کە بەڕاستی زۆرترین بەکارهێنانی هەیە لە کاتی گفتوگۆکردن لە کاتی نان خواردن لە کاتی باوێشکدان بۆیە ئەمڕۆ بۆدی بۆتان باسەکەین کە تێکچوونەکانی ئەم جونگەیە چین و دواتریش دوای وچانەکە بێگومان پسپۆرمان لەگەڵا ڕاستە بێگومان دەستخۆش ئەلەن ئەجا با بچین بۆ لای یەکەم هەواڵمان کە سەبارەت بە جگەرەکێشانە بزانین جگەرەکێشان چۆن کاریگەری ئەکاتە سەر تەندروستی دەمودان بەگشتی بابێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی فراوان کە لەلایەن ئەکادیمیای ئەمریکی بۆ نەخۆشیەکانی پووک ئەنجام درراوە هۆشدارێکی تون دەداتە جگەرەکێشەکان سەبارەت بە تێکچوونی بنەڕەتی پێکهاتەی پووکیان. ئەم توێژینەوەی کەماوی 10 ساڵی خایاند و چاودێری پتر لە 12,000 کەسی کردووە دەریخستۆ جگەرەکێشان تەنها نابێتە هۆی ڕەنگ زەردبوونی ددانەکان بەڵکو هۆکاری سەرەکیە بۆ دروستبوونی لە دەستدانی ئەو ئێسکەی کە ددانەکە ڕادەگرێت. بە پێی داتاکان ئەگەری توشبوونی جگەرەکێشەکان بە نەخۆشیەکانی پووک 6 هێندەی کەسانی ئاساییە و ئەمەش مەترسیەکی گەورەیە کە زۆر جار بە بێدەنگی دەست پێ دەکات. پرۆفیسۆر ڕۆبێرت جێفرس پسپۆڕی نەخۆشیەکانی پووک کە لە کۆلێژی شاهانەی لەندەن ڕوونی دەکاتەوە کە نیکۆتین دەبێتە هۆی تەستکبوونەوەی بۆریەکانی خوێن لە ناو پووکدا. ئەمە شوا دەکات نیشانە سەرەتایەکانی هەوکردن وەک خوێنبەربوون دەرنەکەون. دکتۆر جێفرس دەڵێت جگەرەکێشان وەک پەردەیەک وایە کە نەخۆشیەکە دەشارێتەوە و نەخۆشەکە وا هەز دەکات پووکی تەندروستە چونکە خوێنی لێ نایەت بەڵام لە بنەڕەتدا لە ژێرەوە ئێسکەکە خەریکە دەتەقێتەوە کاتێک نەخۆشەکە هەست بە کێشەکە دەکات زۆرجار کا لە کار ترازاوە و ددانەکان خەریکە دەکەون. ئەم پرۆسەیە بەهۆی کەمبوونەوەی ئۆکسجین لە خوێندا ڕوودەدات کە ڕێگرە لە چاکبوونەوەی سروشتی برینەکان و ڕێگە بۆ بەکتریا زیان بەخشەکان خۆش دەکات کە هێرش بکەنە سەر ڕێگی ددان. پسپۆڕان جەخت دەکەنەوە کە تەنها واسێنان لە جگەرە دەتوانێت ئەم مەترسیە کەم بکاتەوە. ئەوان ئامۆژگاری جگەرەکێشەکان دەکەن کەلانی کەم 3 مانگ جارێک سەردانی پزیشکی ددان بکەن بۆ پشکنینی قوڵایی پووک. هەروها نیشانەکانی وەک پاشەکشەی پووک یاخود بەرزبوونەوەی پووک لە سەرددان و بۆنی ناخۆشی دەم کە بەشتنی ددان ناڕوات نابێت پژوێ بخرێن. ئەم توێژینەوەی دووپاتی دەکاتەوە کە تەندروستی پووک تەنها پەیوەندی بە جوانیەوە نییە بەڵکو پێیوەستە بەمانەوەی ددانەکان بۆ تەمەنێکی درێژ و جگەرەکێشان گەورەترین بربەستە لە بەردەم ئەم ئامانجەدا. زۆر باشە لەم هەواڵەیە لیندا زانیاریی گرنگمان خستە ڕوو ئەویش ئەوەیە کە جگەرەکێشان تەنها زیانەکەی بۆ دەم و ددان و بۆ ناودەم ئەوە نییە کە ڕەنگ زەردی ددان سەر هەڵبایە خو بێتەوەی زەربوونی ڕەنگی دانەکان بەڵکو ئەم هەواڵە پێمانەڵێت کە جگەرەکێشان لە بنەڕەتا کاریگەری لەسەر ئەو پایە دروستەکات کە دانەکانی لەسەر ڕاگیر کراوە کەویش ئێسکی شەویلگەکانە. ئێمە کەسی پێگەشت و کەسی ئاسایی نزیکی 32 دانی هەیە. ئەم دانانە بێگومان ئەگەر پایەیشان نەبێت لە ژێرەوە وەکو ڕاگرێک کاری کردبێ ئەوە ناتوانن بە باشی
لە شوێنی خۆیانە جێگیر بن یاخود تووشی لەقین و تووشی هەنێک گرفتی تەندروستیە بنەوە و ئەم هەواڵە پێمانەڵێ کەسگەرێکێشان هۆکارێکە بۆ ئەو حاڵەت. ڕاستە بێگومان ئەجا ئەلەند خراپترین نەخۆشیەکان ئەو نەخۆشیانن کە بێدەنگن تاوەکو هەموو شتێک کار لە کارترازاوە ئەوە یەکێک لەوانەیە کە بەهۆی جگەرەکێشانەوە ڕۆدات کە ئێسکەکەی ناوە وردە وردە بەرەو داخورانە ڕوە هەتا ئەمە زۆر خراپترە لەوەی کە باسی ڕەنگی ددانەکەن یاخود باسی کلۆربوونەکەن ئەوە هەر نەبێت دیارە بە چاوی سەر ئەیبینین بەڵام سەیرەکەی لە ژێرەوە کۆمەڵێک کێشە ڕوادات بەڵام ئێمە ئاگاداری نین تاوەکو کار لە کارەترازێ ئەنجا جیالەوە ئەو کەسانی تووشی کێشەی دانە بن کە جگەرەکەشن شش ئەوەندەی کەسانی ئاسایی تووشە بن کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە بەداخەوە. بێگومان ڕاستەلیندا یەکێکی تر لە پەیوەندیەکانی جگەرەکێشان بە تەندروستی شەویلگەکانەوە کە حاڵەتێکە زۆرێک لەو کەسانی جگەرەکێشن یاخود هەر جۆرێکی تر لە بابەتەکانی جگەرە بەکارهێنن ئەوەیە کە زۆر کات تەنها بە یەک لای دەمیان جگەرە یاخود بابەتەکانی تر بەکارهێنن. بێگومان ئەمەوە کات کە ئەو ماسوولکەی ئەو لایە زیاتر بەکار بێت وەک چۆن ئەگەر کەسێک بۆ نمونە وەرزشی لە ژوانی بکات یاخود بەرزکردنەوەی قورسایی بکات بە تێپەڕبوونی کات ماسوولەکانی بەهێزترە بن ماسوولەکانی گەورەترە بن ئەبێتە هۆی ئەوەی کە شێوازی دەربڕینی ماسوولکەکانیان بەهێزتر و جوانتر بێت بۆ کەسێکیش کە جگەرە بکێشێلیندا ئەگەر تەنها یەک لای دەمی بەکاربێنێ ئەوە ماسوولکەکانی ئەو لایی وایە لێ کە زۆر بەهێزتر بن بەمەش بە تێپەڕبوونی کات ئەبێتە هۆی خواردبوونی ڕوخسار بێگومان. ڕاستە بێگومان کەوە ئەمە هەمومان نەزانین کە جگەرەکێشان زیانی زۆرە بۆ هەموو جەستە بەڵام بەتایبەت بۆ ددانەکان کە بە ئێمە توانین بیبینین بە چاوی سەر کەچی لە ددانەکانمانەکات چۆن وێرانی بێگومان ڕاستە. لیندا هەواڵێکی ترمان هەیە لەم هەواڵەیە باسیەوەکەین کە گەشەی ناتەواوی ددانە ژیریەکان پەیوەندی چییە بە خواردبوونی شەویلگەکانەوە با بچینە لای ناوەڕۆژی هەواڵەکە. لێکۆڵینەوەیشی نوێی ناوەندی نێودەوڵەتی بۆ توێژینەوەی ددان پەردە لەسەر پەیوەندیەکی توندلا دەبات لە نێوان گەشەی ناتەواوی ددانە ژیرەکان و دروستبوونی ناڕێکی و خواردبوون لە شەویلگەی خوارودا. ئەم توێژینەوەیە کە لەسەر 8,000 گەنج لە تەمەنی 18 بۆ 25 ساڵی ئەنجام درراوە دەری دەخات ددانە ژیرە دەرنەکەوتەکان یان ئەوانەی شوێنیان نییە بۆ دەرکەوتن فشارێکی بەردەوام دەخەنە سەر ددانەکانی پێشەوە. ئەم فشارە دەبێتە هۆی ئەوەی ددانەکان لە شوێنی خۆیان بجوڵێن و شێوەی کەوانەی شەویلگە تێک بدەن کە لە داهاتوودا دەبێتە هۆی ئازاری توندی جوونگەی شەویلگە. دکتۆرە ئێلینا ڤۆرکاس پسپۆڕی ڕێککاری ددان و نەشتەرگەری شەویلگە دەڵێت کێشەکە تەنها لە ئازاری ددانە ژیریەکەدا نییە بەڵکو لەو هێزە شاراوەیەدایە کە ددانەکان بەرەو پێشەوە پاڵ دەنێت. ئەمە دەبێتە هۆی ئەوەی ددانەکانی پێشەوە لەسەر یەک کۆ ببنەوە کە نەک تەنها شێوەی دەم تێک دەدات بەڵکو دەبێتەوە هۆی دروستبوونی ناهاوسەنگی لە کاتی داخستنی دەمدا. بەپێی توێژینەوەکە زۆربەی ئەو کەسانی لە تەمەنی 20ەکاندا هەست بە تەقەتەقی جوونگەی شەویلگە دەکەن هۆکارەکەی بۆ ئەو فشارە دەگەڕێتەوە کە ددانە ژیرەکان لەسەر کۆی پێکهاتەی شەویلگەیان دروستیان کردووە. ئەم راپۆرتە پزیشکیە پێشنیار دەکات کە پێویستە لە تەمەنی 16 ساڵیەوە وێنەی تیشکی بۆ گەنجان بگیرێت تاوەکو ئاڕاستەی گەشەی ددانە ژیرەکان دیاری بکرێت. ئەگەر دەرکەوت ددانەکە بە شێوەیەکی ئاسۆیی گەشە دەکات باشترە پێش ئەوەی فشار بخاتە سەر شەویلگە لە ڕێگەی نەشتەرگەریکی بچووکەوە دەربهێنرێت. پسپۆڕان هۆشداری دەدەن کە پژوێخستنی ئەم بابەتە لەوانەیە لە داهاتوودا پێویستی بە نەشتەرگەری گەورەی شەویلگە هەبێت بۆ ڕاستکردنەوەی جوونگەکان و گەڕانەوەی هاوسەنگی بۆ دەموچاو. ئەمەش پرۆسەیەکی ئاڵۆزە و تێچوویەکی زۆری دەوێت. جا ئازیزان ئەمەوێت دووبارە سەرنجتان بخەمە سەر پشکنینی پێشوەختە کە چەند گرنگە بێگومان لە هەموو بوارەکانە یەکێک لەو بوارانش ڕێکی ددانەکانمانە یاخود ڕێکی شەویلگەمانە کە زۆر گرنگە تۆ پێشوەختە مناڵەکەت یاخود هەرزەکارەکەت ببیت بۆ لای دکتۆری پسپۆڕ و پشکنینی تایبەت بۆ ددانەکانی بکرێت بۆ ئەوی بزانێت کە ئایا ددانەکانی ئاساین یاخودنا چونکە بێگومان هەر کێشەیەکی تەندروستی کاتێک کە پێشوەختە ئەزاندرێت و پێی پێبرێت زۆر ئاسانتر چارەسەر ئەکرێت هەتا کێشە زۆر گەورەکان ئەگەر بێت و لە زۆ ئاشکرا بکرێت یاخود چارەسەر بکرێت زۆر بە ئاسانتر دەتوانین چارەسەری بۆ بدۆزنەوە. یەکێک لەوانە ئەمەوێت سەرنجتان بخەمە سەری
لە پێشبوونی شەویلگەیە یاخود لە دوابوونی شەویلگەیە کە حاڵەتێکە زۆر جار لە مناڵیەوە دەرەکەوێت دایک و باوک ئەیبینێت ئەگەر بێت و چۆن بڵێ خۆی تەمبەڵی لێنەکە یاخود گرنگی پێ بدا ئەبێ مناڵەکەی ببا بۆ لای پسپۆر بۆ ئەوەی کە زۆر بە ئاسانتر چارەسەری بکالەوەی کە دوای چەندەها ساڵ کاتێک پێگەیشت نەشتەرگەرێکی زۆر گەورە بکات کە ناڕەحەتێکی زۆری هەیە. بێگومان ڕاستە ئەوەی زۆر کات کە پسپۆڕانی ڕاستکردنەوەی دان لیندا پێمانەڵێن ئەڵێن ڕاستکردنەوەی ددانیا خود شەویلگە هەتاوەکو لە تەمەنێکی زووترا بکرێت باشترێکە لەبەرەوەی هەم ئەنجامێکی باشتری هەیە و هەم کاتێکی کەمترە خیانێت و لیندا ئەوەی کە زۆر لەم هەواڵەیە جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم ددانە ژیریانەی کە بە باشی گەشەیان نەکردووە فشار بخەنە سەر ددانەکانی ریزی پێشەوە ئێمە ئازاین کە پووک چۆن بڵێ شانەیەکی نەرمە شانەیەکی ڕەگ نییە ددانەکە ڕاستە لە خوارەوە بە ئێسک ڕاگیر کراوە بەڵام ئەو بەشەی کە لە ناو پووکایە شایانی ئەوە یاخود قابلیەتی ئەوەی تایە کە شوێنەکەی بگۆڕێت و کاتێک کە ئەم ددانانە فشارێکی زۆرە خەنە سەر دانەکانی پێشەوە واکەن بە تێپەڕبوونی کات ئەم ددانانە شوێنی خۆیان لە دەست بن یاخود بە جۆرە لە جۆرەکان بە خواری بمێنەوە کامەش بێگومان هەم بۆ شێوازی دەرکەوتن جوانیە و هەمیش ئەکرێت وا بکات کە لە داهاتوە پێویستی بە نەشتەرگەری گەورە هەبێ بۆ چاکردن. ڕاستە بێگومان دەستخۆش ئەلەن اینجا ئەلەن دەمەوێت بچمە لای هەواڵێکی تر کە جیرەکردنی ددانە بزانین حاڵەتەکە چیەوە چ فشارێک ئەخاتە سەر ددان و شەویلگەمان ئابێکەوە بینەر بین بچ بۆ لای ئەم هەواڵە فەرمونون. توێژینەوەیەکی زانستی لە زانکۆی میشیگان دەریخستووە کە خۆی جیرەکردنی ددانەکان کە زۆر جار بەهۆی دڵڕاوکەی فشاری دەرونیەوە دروست دەبێت هۆکاری سەرەکیە بۆ تێکچوونی جومگەی نێوە شەویلگە و سەر. ئەم توێژینەوەیە ئاماژە بەوە دەکات کە ئەو فشاری لە کاتی جیرەکردنی ددانەکاندا لەسەر شەویلگە دروست دەبێت دەگاتە زیاتر لە 100 کیلۆگرام لەسەر هەر سانتیمەترێکی چوارگۆشە. ئەم هێزە مەزنە نەک تەنها مینای ددانەکان لاواز دەکات بەڵکو دەبێتە هۆی تێکچوونی کڕکراگەی ناو جومگەی شەویلگە و هەوکردنی ماسوولکەکانی دەموچاو. دکتۆر مارک ستیوارت پسپۆڕی نەخۆشیەکانی ددان لەم بارەوە ڕوونی دەکاتەوە. زۆربەی خەڵک بە شەوان و بەبێ ئاگای خۆیان ددانەکانیان لەسەر یەکدا دەخەن ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ماسوولکەکانی شەویلگە هەمیشە لە دۆخی گرژبووندا بن. نیشانەکانی ئەم کێشەیە بریتین لە سەرێشەی بەیانیان و ئازاری گوێ و هەستکردن بە ماندوێتی لە شەویلگەدا لە کاتی نان خواردندا. توێژینەوەکە دەریخستووە ئەگەرم خۆ چارەسەر نەکرێت دەبێتە هۆی گۆڕانی شێوەی دەموچاو بە شێوەیە کە ماسوولکەکانی شەویلگە گەورە دەبن و دەموچاو بە شێوەیەکی چوارگۆشەیی و نەئاسایی وەردەگرێت. بۆ ڕێگریکردن لەم کێشەیە پزیشکان ئامۆژگاری بەکارهێنانی پارێزەری شەوانە دەکەن کە ئامێرێکی پلاستیکیە و لە کاتی خەودا دەخرێتە سەر ددانەکان بۆ هەڵمژینی فشارەکە هەروەها جەخت لەسەر ئەنجامدانی ڕاهێنانی خاوکردنەوەی ماسوولکەکان و کەمکردنەوەی دڵڕاوکێ پێش خەوتن دەکرێتەوە. ئەم هەواڵە زەنگێکی مەترسیە بۆ ئەو کەسانی کە بەردەوام هەست بە ئازار لە شەویلگەیاندا دەکەن چونکە جیرەکردنی ددان تەنها کێشەیەکی ددان نییە بەڵکو هەڕەشەیەکی ڕاستە و خۆیە بۆ سەر هەموو پێکهاتەی ئێسکی دەموچاو. لیندا حاڵەتێکمان باس کرد کە ئەویش ئەکرێت لە زۆر کەسە هەبێ ئەویش جیرەکردنی دانە لە کاتی خەوتندا ئەمە کێشەکەی لەوەیە کە زۆر کات کەسەکە خۆی هەستی پێ ناکە ئەکرێت چەند نیشانەیەکی هەبێت وەک باسمان کرد بە نمونە سەر ئێشە بەڵام ڕەنگە بیری ئەو کەسە بۆ ئەوە نەڕۆکەوە کارەکەی جیرەکردنی دانە و ئەمە لیندا پێمانەڵێت کە وازلەوە بێنە زیان بە مینای دانەگەێنێ وازەوە بێنە کە کێشە بۆ دان دروستەکە بەڵکو پێمانەڵێت کە هێزێکی زۆر دروستەکە فشارێکی زۆر دروستەکە بۆ سەر ددان و بۆ سەر ماسوولکەکانیش کە بەپێی ئەو ژماری کە لە توێژینەوەکە باسکراون زیاتر لە 100 کیلۆگرامە لەسەر هەر سانتیمەتری چوارگۆشەکە ئەمەش بەڕاستی زۆرە. بەڵێ بێگومان ئەمە فشارێکی زۆرە چونکە هەمومان نەزانین کە ددانەکان لە ڕێگەی فشارەوە ئەجوڵێن چکە بینیمانەکە دکتۆرەکانمان دائنێن ئاسایی ددانەکان بەڵی خۆیان ئەجوڵێن و ڕێکیەکەنەوە جا بەو شێوەیە زانین کە فشارە توانێت بەپێی کات ددانەکان و شەویلگە بگۆڕێت بۆ شێوەکەی تێک بدات بۆیە هەر
فشارێک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەگەر بێت و فشارێکی کەمیش بێ بەڵام ئەگەر بە بەردەوامی هەبێت کاریگەری ئەبێ لەسەری ئەنج جیڕی ددان یەکێکە لەوانە کە بەڕاستی ناخۆشەکە ئەوەیە لەوانێ زۆر جار خۆت هەستی پێ نەکەیت بەڵام ئەو نیشانانەی کە باسمان کرد ئەگەر لە ئێوە هەبوو لەمە دۆ زیاتر ئاگادار بوون یاخود با کەسێک لە خێزانەکەت پێت بڵێ کە ئایا جیڕەی ددانت هەیە یاخود نا بێگومان دەست خۆشدیندا جا لە هەواڵەکە باسی جومگەی شەویلگەمان کرد کە بە TMJ ناسراوە بۆی کە تۆزێک لەم جومگەیە تێبگەین زین چۆن ئیشەکات ڤیددیوەکمان بۆ ئامادە کردو نەگەر هاوکارانم لەگەڵمانابن سەرنج بەنە سەر ئەم ڤیددیۆیە شێوازی جوڵە و شێوازی کارکردنی ئەم جومگەیەمان پیشانەیە ئەگەر سەرنج بن لە کاتێکا کە ئێمە خواردن نەخۆین یاخود قساکەین ئەم جومگەیە بە جۆرە لە جۆرەکان بەرەو خوارە و بەرەو پێشەوە ئەڕات جا لیندا ئەم جومگەیە زۆر ئێمە بەکاریێنین جومگەی TMJ یاخود شەویلگە زۆر بەکاریێنین وشانی ئەوەیە کە دووچاری هەنێک کێشە بێتەوە یاخود قابلیەتی ویتیە بە نمونەیەک لە کێشەکان ئەوەیە کە ئێمە بەگشتی جومگەکانی جەستەمان تووشی هەوکردنە بێت ئەم جومگەیەش ئەگەری هەیە تووشی هەوکردن بەڵێ بێگومان یەکێتر لە کێشەکان لیندا کاسەکەم ڕەنگە کەسانێکە بن تووشیان بوو بێ ئەویش لە کاتی باوێشکدانی زۆرایە پێما بێ کاتێک کەسێک ئەگەر لە کاتی باوێشکدانە زۆر دەم بکاتەوە فشارێک دروستە بێت لەسەر جومگەکە کەواکە لیندا تووشی جۆرێک لە دەرچوون بێت و دوایی ناتوانێت بچێتەوە شوێنی ڕاستە بێگومان وەکو باسمان کرد هەر جومگەیەک لە جستەیە ئەگەری هەیە تووشی کێشە ببێت بەڵام ئەو جومگەیەکێکە لەو جومگانەی کە بەردەوام بەکارێت هەتا ئێمە ئێستا بەردەوام بەکاری ئەهێنین بۆیە پێویستە کات کە فشارەکان بەلایانی کەم لەسەری کەم بکەینەوە چونکە هەر شتێکە زۆر بەکار بێت بێگومانە بێ زیاتر ئاگاداری بین بێگومان جالیندا وردە و دەبا بچینە لای هەواڵی دواترمان هەواڵی دواترمان باز لە مژینی پەنجاکە با بچینە لای ناوڕۆشی هەواڵەکە و بزانین چیمان پێڵە راپۆرتێکی نوێی کۆمەڵەی پزیشکانی ددانی منداڵان لە بەریتانیا هۆشداری دەداتە دایکان و باوکان سەبارەت بە بەردەوامبوونی خۆی مژینی پەنجەیان بەکارهێنانی مەمکەمژە لە دوای تەمەنی 3 ساڵیەوە. ئەم توێژینەوەیە کە چاودێری 5,000 منداڵی کردووە تا تەمەنی 12 ساڵی سەلماندوویەتی کە ئەم خوا دەبێتە هۆی گۆڕانکاری بنەڕەتی لە ئێسکی شەویلگەی سەرەوەدا. فشارە بەردەوامەکەی 5 دەبێتە هۆی ئەوەی شەویلگەی سەرەوە بەرەو پێشەوە بێت و تەسک ببێتەوە کە لە ئەنجامدا ددانە هەمیشەیەکان بە شێوەیەکی خوار و ناتەندروست دەردەچن. دکتۆرە سارای لێوی پسپۆڕی ددانی منداڵان دەڵێت کاتێک منداڵێک پەنجەی دەمژێت فشار دەخاتە سەرمیچی دەمی ئەمە ژوا دەکات شەویلگەی سەرەوە شێوەی ڤی وەربگرێت لەبری ئەوەی شێوەی کەوانەی ئاسایی بێت واتە کاتێک منداڵەکە دەمیدا دەخات ددانەکانی سەرەوە و خوارەوە ناگەن بەیەکدی ئەم کێشەیە نەک تەنها کاریگەری لەسەر جوانی هەیە بەڵکو دەبێتە هۆی دروستبوونی کێشەی قسەکردن و گۆکردنی هەندێک پیت وەک سێ و ز. توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکات کە ئەو منداڵانە لە داهاتوودا زیاتر تووشی هەناسەدان بەدەم دەبن. پسپۆران پێشنیار دەکەن کە دایکان و باوکان بە شێوەیەکی هێمن و لە ڕێگەی هاندانەوە هەوڵ بدەن ئەم خوا لە تەمەنی 3 بۆ 4 ساڵیدا لە منداڵەکانیان دوور بخەنەوە. ئەگەر تا تەمەنی 5 ساڵی ئەم خوا بەردەوام بوو پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکرێت بۆ بەکارهێنانی هەندێک ئامێری تایبەت کە ڕێگری لە مژینی پەنجە دەکەن. پاراستنی شێوەی سروشتی شەویلگە لە تەمەنی منداڵیدا باشترین ڕێگەیە بۆ ئەوەی منداڵەکە لە داهاتوودا پێویستی بە تەقویمی درێژخایەن و نەشتەرگەری قورسی شەویلگە نەبێت. زۆر باسی پشکنینی پێشوەختم بۆ کردوون بەڵام لەوە گرنگتر خۆپاراستنە. خۆپاراستن کلیلی هەموو نەخۆشیەکانە کە تووشی نەبیت. لەبەرەوەی کاتێککە خۆپاراستنت کرد بێگومان بە دوورە بیت لە نەخۆشیەکان یاخود ئەگەری توشبوونت زۆر کەمەوێتەوە. یەکێک لەوانە خواری ددانەکانە کە ئەگەر بێت و لە مناڵیەوە ئاگاداری مناڵەکەت بیلەوەی هەنێک خۆی تایبەت هەیە نەیکات وەکو مژینی مەمکەمژە لە دوای تەمەنی 3 ساڵی و مژینی پەنجە گەورەی ئەم خوانەوە ئەکەن کە ئەم مناڵە پارێزراو بێلەوەی کە ددانەکانی خوار ببن بە تایبەتی ددانەکانی شێوەی ڤی وەربگرن. ڕاستە بێگومان ئەوەی کە زۆر کێشەیە لێرەیادیندا وەخۆتە زۆربەی مناڵان پەنجە گەورە ئامژن ڕاستە پەنابەنە بەرەم پەنجەیە. جا شێوازی مژینەکەش بە زۆری واکات کە بە جۆرە لە جۆرەکان ئەم پەنجەیە پەسانێ بخاتە سەر مەڵاشوو یاخود بەشی سەرەوەی سەقفی سەرەوەی ناودەم. جا ئەم
ئەم جۆرە ئەم پێکاتەی ناودەمیش لەبەروی نەرمە لەبەروی کە منداڵەکە شێشتا بە تەواوی لە گەشەیە تەواو نەبووەوە کات کە وردە بە تێپەڕبوونی کات شێوەی کەوانەی لە دەست باکە لە کاتی یاسای مەڵاشوو خۆی شێوەیەکی کەوانەی هەیە وردە تەسکە بێتەوە بۆ شێوەیەکی وی کامەش بێگومانەوە کات ڕیزبەندی ددانەکانی ئاستی سەرەوە بۆ ددانەکانی خوارەوە تێک بچێت و ئەمەش بێگومان لە داهاتوواگە چارەسەر نەکرێ کێشەی بۆ دروستە. ڕاستە بێگومان دەست خۆش ئەلەن ئەنجاوە گرنگی دایک و باوکمان بۆ دەرەخا ڕۆڵی دایک و باوک هەم لە پەروەردە هەم لە پاراستنی تەندروستی جەستە و دەرونی منداڵەکانیان ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە بێگومان. ئەجا باچین بۆ لای هەواڵی دواترمان کە سەبارەت بە جۆری فڵچەیە. ئێمە هەمومان نزانین کە سێ جۆری سەرەکی فڵچە هەیە با بزانین کامیان باشترین جۆری فڵچەن بابێ کۆ بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمونون. توێژینەوەیەکی نوێ و بەرفراوان کە لە گۆڤاری نێودەوڵەتی تەندروستی ددان بڵاو کراوەتەوە باس لە یەکێک لە باوترین هەڵەکانی مرۆڤ دەکات لە کاتی کڕینی فڵچەی دداندا ئەویش هەڵبژاردننی فڵچەی ڕق یان تەنانەت مامناوەندە بەو هیوای ددانەکان باشتر پاک بکاتەوە. ئەم توێژینەوەی کە لەسەر 3000 بەشدار بوو ئەنجام درراوە دەریخچەوە کە بەکارهێنانی فڵچەی ڕق و مامناوەند پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە داخورانی مینای ددان و برینداربوونی شانەکانی پووک لە کاتێکا فڵچەی نەرم وەک باشترین و سەلامەترین بژاردا بۆ زۆربەی خەڵک دەستنیشان کراوە. دکتۆر جەیمس واتسۆن پسپۆڕی نەخۆشیەکانی دەم و ددان لە راپۆرتەکەدا ڕوونی دەکاتەوە تێگەشتێکی هەڵە لە نێوان خەڵکدا هەیە کە پێیان وایە چەند مووەکانی فڵچەکە ڕقتر بن پاشماوەی خۆراک و پەڵەکان باشتر لا دەبن بەڵام ڕاستی وایە کە ئەو چینە بەکتریایی لەسەر ددان دروست دەبێت مادەیەکی زۆر نەرمە و تەنها بە فڵچەیەکی نەرم لا دەچێت. بەکارهێنانی فڵچەی ڕق وەکو ئەوە وایە بە سیم یان کاغەزی زبر پاکەرەوەیەک لە ددانت بدەیت و کە ئەمەش چینە پارێزەرەکەی ددان کە مینایە دەتاشێت و دەبێتە هۆی هەستیاری ددان بە سارد و گەرم. ئەم پرۆسەیە لە زانستی پزیشکیدا بە داخوران ناو دەبرێت و زیانێکی قەرەبوونەکراوە بە ددان دەگەێنێت. بە پێی داتاکانی ئەم لێکۆڵینەوەی ئەو کەسانی فڵچەی ڕق یان مامناوەند بەکاردێنن بە ڕێژەی لە 60 زیاتر تووشی پاشەکشەی پووک دەبن. کاتێک پووک پاشەکشێ دەکات ڕێکی ددانەکان دەردەکەون کە هیچ پارێزەرێکیان نییە و زۆر بە خێرایی تووشی کلۆربوون دەبن. دکتۆر واتسۆن دەڵێت ئێمە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین فڵچەی نەرم بەکاربێنن. مۆ نەرمەکان توانایەکی باشتریان هەیە بۆ چەمانەوە و چوونە ناو ئەو شوێنە باریکانەی نێوان ددان و پووک بەبێ ئەوەی زیان بە گۆشتەکە بگەێنن. فڵچەی مامناوەند تەنها بۆ کەسانە گونجاوە کە ددانێکی زۆر بەهێزیانەیە و هیچ کێشەیەکی پوشیان نییە بەڵام بۆ زۆرینەی خەڵک هەرگیز پێشنیار ناکرێت. سپۆران جەخت لەوە دەکەنەوە کە کڕینی فڵچەی ددان دەبێت بە پێی نووسراوی سەر کارتۆنەکەی بێت هەمیشە بگەڕێ بۆ وشەی سۆفت هەروەها ئاماژە بەوە دەدەن کە شێوازی شتنی ددان گرنگترە لە زبری فڵچەکە پێویستە ددانەکان بە جوڵەی بازنەی و بە فشارێکی کەم بشۆردرن. ئەم توێژینەوەیە دووپاتی دەکاتەوە کە پاراستنی دان پرۆسەیەکی توند و تیژ نییە بەڵکو پێویستی بە نەرمی وردی هەیە فڵچەی نەرم کلیلە بۆ پاراستنی مینای ددان و تەندروستی پووک بۆ ماوەیەکی درێژخایەن. سەرنج بن لە هەواڵەکەی ئاماژەمان بەوەیە لینداکە ئێمە ددانەکانمان لە دوو بەش بێگە بەگشتی باسی بکەین بەشی سەرەوە کە مینای ددانە لەگەڵ بەشی خوارەوە کە ڕێگی ددانەکەیە. مینای ددانەکە چینێکی پارێزەرەوەتە بەشی سەرەوە چینێکی پارێزەری لە دەور هەیە بەڵام ئەوەی کە پێویستە ئاگاداری بین ڕێگی ددانەکە هەر چەندە ڕقە بەڵام ئەم چینە پارێزەری نییە و کاتێک کەسێک بە فڵچەیەکی ڕق دانی ئەشوادووە کات کە پووکەکانی پاشەکشە بکەن پاشەکشەمە بەسمان لە چی ئەگەر ئێمە سەرنج بین بنمونە پوشی سەرەوەمان یاخود دانەکانی سەرەوەمان تەنها بەشی میناکەی دیارە ڕێگەکەی دیار نییە بەڵام ئەگەر بێت و بۆ ماوەیەکی زۆر فڵچەی ڕق بەکار بێت وا کات کە پووکەکە وردە و دەبچێتە سەرەوە یاخود پوشی بەشی خوارەوەی دان وردە و دەبچێتە خوار و ڕێگی دانەکە دەرەکەوێت. ڕاستە دەستخۆش ئەلەن ئەنجا من ئەمەوە یەک ڕوونکردنەوە بدەم هارد واتای ڕق دێت میدیەم واتای ناوەند دێت و سۆفت مانای نەرم دێت و تۆ بەردەوام بگەڕێ بۆ وشەی سۆفت لەسەر پاکەتی فڵچەکە بۆ ئەوەی کە ددانەکانت پارێزراو بن. ئەنجا پرسیاری زۆرترمان هەیە لە پزیشکی پسپۆڕ بیکەین بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانە بن.
دووبارە سڵاوتان لێبێ بۆ ئەوی کە بە وردی باسی بابەت و تەوەری ئەمڕۆمانکەی میوانداری زۆر بەڕێز دکتۆر بوژان ڕەفیق پزیشکی پیا بڵندی نەشتەرگەلی شەویلگە و ڕوومان کردو. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بەخێر بێت. دکتۆرگان مەمنون دکتۆرگان زۆر سپاس. دکتۆرە بالەوە دەست پێ بکەین کە باوترین ئەو ڕووداوانە چینکەوە کەن بە نمونە کەسێک شەویلگەی تێک بچێ. دکتۆرگان باس سەرەتا من دکتۆرە بوژانم بەڵێ پزیشکی خۆش پیا حاڵ بڵندم لە نەشتەرگەری زۆر شەویلگە و بەخێر زۆر سپاس. زۆربەی ئەو حاڵەتانەی طبعاً من مدەتی ساڵێکە لە خەستەخانەی شار داواممان هەیە باشە خەفارەت ئەگرین و شەوان داوامەکەین و بە ڕۆژە یعنی نەخۆشیێت بۆ خەستەخانە. ئەم یعنی تەوەری ئەمڕۆم بە تایبەتی هەڵبژارد بۆ ئەوەی زیاتر باسی ئەوە بکەین چونکە زۆربەی ئەو حاڵەتانەی کە بە تەواریەن بۆ خەستەخانە زۆربیان ڕووداوی هاتوچۆیە. ئەم ڕووداوە هاتوچۆیانش کە زۆر یعنی ڕێژەیەکی زۆریان تیا بریتە لە جەماعەتی ئەوانی کە مۆتۆرسایکل بەکارەهێنن. بۆیە زۆر حەزم کرد باسی ئەم بابەتە بکەین. اینجا وەکو بڵێن لە نەشتەرگەری شەویلگە و ڕووە زیاتر باسی شەویلگە و ڕووتان بۆ ئەکەین باشە. با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە دەم و چاو ئێمە یعنی لە ڕوخسارە شتمان زۆرە باشە. بە تایبەتی کە لە ڕوخسارە شتێک هەیە پارێزراو بێت مێشکە لەگەڵ چاومانە لەگەڵ هەناسەمانە و ڕوخسارمان ئێسکەکان بە شێوازێک دروستکراوە کە قەڵغانێک ئیش بکات بۆ ئەوەی پارێزگاری لەم بەشانە بکات و لە شەویلگە و ڕووە زۆر گرنگە کە ئێمە عادەتەن کە زەبرێک بەر هەج بەشێکی جەستەمان ئەکەوێت کۆمەڵی ماسوولکە هەیە کۆمەڵی شت هەیە بەشەکانی ناوە ئەپارێزە بەڵام لە ڕوخسارە ئەوەی کە پارێزگاریەکە ئەکات ئێسکەکانمانە بۆیە یعنی ئێسکەکان بە شێوازێک دروستکراون تا قەڵغانێک بن بۆ پارێزگاری ئەو بەشە گرنگانی کە لە جەستەمانە هەیە و زۆربەی ئەو حاڵەتانی کە کاریگەریان هەیە لەسەر شەویلگە و ڕوو بریتین لە ڕووداوەکانی هاتوچۆ. ڕووداوەکانی هاتوچۆش بە تایبەتی جەماعەتی مۆتۆرسایکڵمان هەیە کە ئەمان چونکە خێرایەکی زۆر بەکار ئەهێن و بە حکمی ئەوەی هیچ پارێزگاریەکیان نیە بۆیە زۆر زەبریان بەرەکەوێت و بە تایبەتی لە شەویلگە و ڕووە ئەم زەبرە ڕوئایات. ئەو زیانانەی کە ئەمان تووشیان ئەبن شێوازەکانیان زۆر جیاوازە ئەکرێ لە برینێکی بەسیتەوە بێت ئەکرێ درزێک بێت لە ئێسکەکەیە کە ئەم درزە یعنی چۆنەڵی ئەسقانەکە لێک نەترازا بێت ئاسایی بێت درزێکی بەسیت بێت و ئەشکرێ کۆمەڵێک ئەسقانی زۆر شکا بێت لە یعنی لە پرۆسەکەیە کە کاریگەری هەبێت لەسەر خوێنبەربوونێکی زۆر لە هەمان کاتا شکاویەک هەبێت کە ڕێڕەوی هەناسە بگرێت بۆیە زۆر گرنگە یعنی کە ئەو کەسانی لە چواردەوریان لە تیمی پزیشکیان مەسەرەن ئەو کەسانی کە چواردەور ئەچنە سەر حادیسەکە زۆر وریای ئەوە بن کە ئەگەر کەسێک لە شەویلگەیە هەچ یعنی زەبرێکی زۆری بەرکەوت بێ خوێنێکی زۆر ببینرێت زۆر تەرکیز لەسەر ئەوەکەنەوە کە ڕێڕەوی هەناسەی باش بێت. باش دەست خۆش دکتۆر ئەگەری هەیە شکاوی ڕوخسار مەترسی دروست بکات لەسەر ژیانی کەسەکە وەکو ئێستەی باستم کرد یعنی زۆربەی کاتەکان یعنی ئەو کێشەیە کە دروستە بێ ئەوەیە کە ئەگەر تۆ شکاویەکەت هەبێ لەو منتقەیە زۆر کاریگەری هەیە لەسەر ڕێڕەوی هەناسە بە دوو هۆکار یەکەمیان ئەوەیە خوێنبەربوونێکی زۆرت هەبێ یا بەعزەجار شکاویەک هەیە لە شەویلگەی خوارەوە یا ڕوئایات کە ئەبێتە هۆی گیرانی ڕێڕەوی هەناسەکە بۆیە کەسانی چواردەور زۆر بە دڵنیای ئەوە بکەنەوە. بێگومان ڕاستە. دکتۆرە خۆت باسی کەسانی چواردەورێ کرد جا لە زۆربەی حاڵەتەکانە جاری وا هەیە بۆ نەکەسێک ئەگەر لە تووشی ڕووداوێکی تریش بێتەنان دەگەر زیان بە ڕوخساریشی نەگات زۆر گرنگە کە کەسانی چواردەوری چی بۆ بکەن یاخود چۆن فریاگوزاری سەرەتایی بە یاخود چۆن بیگوازنەوە. جا تۆ لەبارەی شەویلگە و ڕوخسارەوە پێمان بڵێ کاتێک کەسێک تووشی ئەم ڕووداوە بێت فریاگوزاری سەرەتایەکان چین ئایا توانرێت چی بۆ بکرێت تاوەکو لانی کەم بە شێوەیەکی باش بگەنرێتە نەخۆشخانە. خۆی گرنگترین شت چیە؟ گرنگترین شت ئەوەیە کە ئەو کەسانەی چواردەور زانیارێکی بەسیتیش بێ هەیان بێ لەسەر فریاگوزاری سەرەتایی کە ABCDەکەیە یەکەمیان ڕێڕەوی هەناسەیە وەکو خۆتان نەزانن دکتۆرگیان و دووهەمیشیان خوێنبەربوونێکی زۆرە. ئەم دوو شتە کۆنتڕۆڵ بکرێت زۆر باشە. ئیتر ئەو کەسە ئایا لە تیمی پزیشکی بێ یا کەسێکی چواردەور بێ کە پێش تیمی پزیشکەکە گەیشتە زۆر کاریگەری هەیە ئەمە بۆیە ئەگەر خەڵک یعنی عامەتەن زانیارێکی هەبێت لەسەر ئەم فریاگوزارە سەرەتایە زۆر یارمەتی دەرەبێت لەو بابەتەیە وەکو شەویلگە و یعنی وەکو شتێکی دیاریکرا وتمان ڕێڕەوی هەناسەکە زۆر گرنگە بۆیە ئەگەر زەبرێکی زۆرت بینی لەو ڕووەوە تەکید بکەرەوە لەوەی کە ڕێڕەوی هەناسەی ئەو کەسە باشە و هەناسەی بۆ ئەیرێت. بەڵێ دەست خۆش دکتۆر ئایا ئەو زەبرانی بەرێکەوە جیاوازی هەیە بە نمونە ئەگەر زەبرێک بەهۆی ماتۆرسکیلێکەوە بەر کەسێک یاخود کەسێک لەسەر پاسکیلێکی مناڵان بەر ببێتەوە جیاوازی ئەم زەبرانە چییە و ئایا تەمەندەوری هەیەوە تاگەر مناڵێک بەر ببێتەوە زەبرێکی دیاریکراوی بەر بکەوێت لە چا ئەوی گەورەیەک بەر ببێتەوە چ جیاوازیەک دروست دەکات؟ دکتۆرێکیان جیاوازێکی زۆرە جیاوازێکی طبعاً لەوەیە دەست پێەکە ئێمە لە مۆتۆرسایکڵا سرعەتێکی زۆرمان هەیە بۆیە هەچ کەسێک کە تووشی حادیسەیەک ئەبێ بەهۆی ئەوەوە زەبرەکە زۆرە
مقارنة ناکرێت بە پاسکیل بەڕاستی یعنی چونکە ئەو زەبرێکە لە پاسکیلا توشمانە بێ یعنی کەمترە چونکە سرعەتەکە کەمترە بۆیە زیانەکەشی کەمترە بەڵام ئەگەر بین باسی جیاوازی بینی گەورەیەک و مناڵێک بکەین کە لە کاتی توشبوونی زەبرا ئەمەشیان جیاوازەکەی لە چیایە ئێسقانی مناڵ نەرمەوەکو خۆتان نەزانن باشە بۆیە عادەتەن زەبرەکان کە تووشیان ئەبێ کاریگەریەکان تۆزە کەمترە پرسی شکاویەکەش ئەگەر هەبێ کەمترە بەڵام مقارنەتەن بەوە ئێمە ئەبێ زۆر وریابین لەوەی کە چارەسەری مناڵ زۆر جیاوازە لە چارەسەری گەورە چکە عادەتەن خۆتان نەزانن مناڵ گەشەی زۆر خێرایە بۆیە ئەبێ زۆر بە خێرایی چارەسەر بکرێت یعنی بێگومان ڕاستە دکتۆرە لەمەوە ئەو پرسیارە بکەم کە چ بەشێکی شەویلگە و ڕوو زیاتر قابلیەتی ئەوەی تەیە کە تووشی زیان بەرکەوتن و تێکشکان بێتەوە یەکەم ئێسقان کە ئەگەری شکانی زۆرە لوتمانە چکە لوت ئێسکێکی بەرزەوە خۆتان نەزانن اینجا دوای ئەوەی نەسەر شەویلگی خوارەوە دوای شەویلگی خوارەوە یعنی ڕێژەی شکاوەکان زیاتر لەمانەیە ئەسقانەکانی ڕوومەتە اینجا دوای ئەوە شەویلگی سەرەوەمانێت بەڵێ دەست خۆش دکتۆر ئەگەر ڕێنماییمان بیت بۆ دایکان و باوکان زۆر جار هەیە کە مناڵەکانیان لەسەر پاسکیلەکەوێت جۆرێک لە شڵەژان تووشیانە بێت ئایا چی بکەن باشترین بژاردەیە بۆ مناڵەکانیان گرنگترین شت ئەوەیە کە نەشڵەژن ینی پێش هەموو شتێک مەشڵەژن گرنگترین شت ئەوەیە و دوای ئەوە مەسەرەن تۆ کە ئەزانی مناڵەکەت کەوتنێکی ئاوای توش بووە عزێتێکی بووە ئیشێکی قرس نیە ئەتوانی بهێنی بۆ خەستەخانە مەسەرەن فەحس ئەکرێت لەلایەن پسپۆڕی تایبەتەوە و ئەو شتەش زۆر گرنگە چونکە عادەتەن ئەو شکاویانی کە لە شەویلگە و ڕوایە یەکسەر دەرناکەوێت و زۆر دیار نییە بەڵام ئامەتەن یعنی ئەو شتانی کە دیارن ئازارێکی زۆرە یان ئاوساویمان هەیە شینبوونەوەمان هەیە لە هەمان کاتا کێشەمان هەیە لە کردنەوەی دەم و داخستنی دەما یان ئەوەیە ڕێکی دانەکان تێکەچە یا شێوازی ڕوخساری شت تێکەچێت ینی ئەمانە هەمووی نیشانەی شکاویە بێگومان دکتۆری شێک لەو شتانی کە لە مناڵیە ڕەنە مناڵێکی زۆر تووشی بوو بێ ئەوی ژۆیە کە لە کاتی کەوتنابێ یاخود زەبرێکی دەرەکی بەرکەوتوێ یەشێک لە ددانەکانی پێشەوەی بکەوێ جا لەم حاڵەتەیە دایکان و باوکان چی بکەن بۆ مناڵە طبعاەوە حاڵەتێکی زۆر باوە زۆر خەڵکمان هەیە تووشی ئەوە ئەبێت ئەگەر دانەکە شیری بێت ئەمەی کە کەوتووە پێویست ناکە هیچ شتێکی لەگەڵا بکرێت هەر لێ گەڕێت و تەواو بەڵام پێویستەکە مەسەلەن دایک و باوکەکە مناڵەکە بێنن بزین ئایا ئەم شکاوێ ئێسقانی گرتوێتەوە یان نەیگرتوێتەوە بەڵام ئەگەر دانەکە هەمیشەیی بێت زۆر نەسیحەتی دایکان و باوکانەکەم ئەگەر توانیان یەکسەر دانەکە بخەنەوە شوێنی خۆی اینجا بە زووترین کات بیبن بۆ لای دکتۆرێکی دان ئەکرێت کە خراوە شوێنی خۆی ئەم دانە سەر لە نوێ وەکو جارانی پێش و فرمانی خۆی بەجێبێنە ئەگەر بە زووترین کات بگەێنێتە لای دکتۆرێکی دان و دکتۆری دانەکە جێگیر بکات بەڵێ ئەکرێ ئەویان یعنی ئەگەری نەجاحەتی زۆرە ئەوە چۆن دکتۆرەگە زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بیت چۆن ئەو ددانە پیس نابێت ئەگەر شێوازی خستنەوە گوێ خۆی پێمان بڵێ بەڕوونی والله ئەگەر یعنی ڕاستی ئەگەر دانەکەش کەوتی بێتە شوێنێکی پیسەوە نەسیحەتی ئەوە ناکەم نەسیحەتی ئەوە ئەکەم مەسەلەن بخرێتە ناو پەرداخێک شیرە و یەکسەر ببرێ بۆ لای دکتۆرێکی دان چکە ئەوان خۆیان مەسەلەن تەعاملی لەگەڵا ئەکەن پاکیەکەن و اینجا ئەیخەنەوە شوێنی خۆی بەڵام هەنێک کات یعنی دانەکە مەسەلەن کە کەوتووە نەکەوتوتە شوێنێکی پیس یەکسەر ئەتوانن دایک و باوکەکە داینێنەوە بەڵام ئەگەر خۆڵی پێوە بێ بە هیچ شێوازێک ئەی باسی کات بکەین چەندێک کاتمان هەیە بۆ ئەوەی کە ئەو پرۆسێ بکەین تاوکو ئەگەنی لای دکتۆرەکە یەک سەعات بەگشتی یعنی تۆ یەک سەعاتەکە گرنگترینیانە مەسەن ئەگەر بتوانین لە مدەتی سەعاتێکا بیگەێنی بە پزیشکێک زۆر باشە بێت و نسبەتی نەجاحەتی بەرزتر ئەبێتەوە بەڵام ئەم یەک سەعاتە مەسەلەن ئەکرێت درێژ بکرێتەوە بۆ چەند سەعاتێک دکتۆر ئەگەر باسێکی دەرچوونی جومگەی شەویلگە بکەین هەنێک کات زۆر ئەبیستین ئەڵێن ئەگەر کەسێک تووشی دەرچوونی ئەم جومگەیە بێت با کەسانی چواردەوری بەدەست بۆی بخەنەوە شوێنی خۆی چا ئەمە لە ڕووی زانستیەوە ڕاستە ئەمە لە ڕووی زانستیەوە زۆر هەڵەیە چکە ئەگەر کەسێک لێزانینی نەبێت لەسەر شێوازی ئەو زەختەی بەکاری ئەهێنێ زەبرێکی زیاتر ئەخاتە سەر شەویلگەکە عەزێتی شەویلگەکە زیاتر ئەیات و ئەمە زیانی ئەبێ بۆ شەویلگەکە بۆ یعنی چۆنەڵی کاتێکی دواتر زیانەکەی زیاتر دەرەکەوێت بۆیە باشتر وایە مەسەلەن بیهێنن کەسێکی شارەزا ئەم ئیشە بکات شەویلگەکە ئەخاتەوە شوێنی خۆی و لە هەمان کاتا کۆمەڵی ڕێکار هەیە کە دوای ئەوە ئەکرێت ئەوانش زۆر کاریگەریانە بێت باشە ئەگەر شەویلگە بۆ کارێکی زەبر دەربچێت شێوازە زانستەکەی چی ئەگەر ئەوەی بتوانی بۆمان ڕوونکەیتەوە وەڵاهی دکتۆرێکیانجا ئەتوانم پێت بڵێم پێشەوە خوارەوە دواوە باشە بەڵامیتر ئەویان مەسەلەن لەسەر چۆنەڵی ئەو کەسەی کە ئیشەکە ئەکات باشە جوانتر شارەزایە چکە تۆ مەسەلەن شەویلگەکە هاتووەتە دەرەوە لە شوێنی خۆی بۆیە ئەبێ سەرەتا لە حرەکەی شەویلگەکە تێبگی اینجا ئیتر بیخەیتەوە شوێنی خۆی یعنی شتێک نییە بڵێم بە تەکید شێوازێکی دیاریکراوی هەیە بێگومان ڕاستە دکتۆرە یەکێکی تر لەو بابەتانی کە بۆ لە هەموو بوارێکی تەندروستیە کاریگەری هەیە ئەوی شێوازی ژیان و شێوازی هەڵسوکەوتی ڕۆژانەمانە جا باسێکی باوێشکدان بکەین ئەبیستین کە هەنێک کەس لە کاتی باوێشکدانە وای لێ هاتۆ کە جومگەکەی
ناتوانێت بچێتەوە شوێنی خۆی تووشی دەرچوون بێت ئەم حاڵەتە چۆنە و چۆن کەسەکان خۆیان لەمە پارێزن دکتۆریان ئەو حاڵەتی کە شەویلگە دەرەچێت زۆر خەڵک هەیەی باشە ئەمە لە چه حاڵەتێکا زۆر ئەبێت طبعاً کاریگەریە ڕئیسێکی ئەو ماسوولکانەی دەموچاوە کە بە شەویلگەکەەوە بەسراوەتەوە و لە چ کاتێکا زۆرە کە باوێشکێکی زۆر ئایا پێکەنینێکی زۆر ئەکات یا لە لای دکتۆری دانیشەکات بۆیە مەسەرەن ئەو کەسانی کە تووشی ئەمە بوون کە کێشەی شەویلگەیان هەیە خۆیان هەنێ خەڵکێت تەقەتەقی هەیە هەنێ خەڵکێ ئازاری هەیە ئازاری شەویلگەکەی هەیە ئەو کەسانە پێویستە خۆیان بپارێزن بۆ ئەوەی تووشی ئەم حاڵەتە نەبن مەسەرەن کە باوێشکەی دەستێکە خەیتە ئێرەتەوە بۆی شەویلگەت زۆر نەکرێتەوە باشە زۆر شتی جێڕ ناخۆیت مەسەرەن زۆر چەرەسات ناخۆی ماسوولکەکان هیلاک ناکەیت چونکە ماسوولکەکان کە گرژە بن ئەو حاڵەتە زۆر تووشە بێت بۆیە یەکێک لە ڕێکارەکان مەسەرەن ئەو کەسانی کە شەویلگیان ئەخێنەوە شوێنی خۆیان دوای دەرچوونەکەی پێیان ئەڵێن تا ئەتوانی قسەش ناکەیت بۆ ئەوی ماسوولکەکان تا بکرێ ڕیلاکس بنەوە هێور بنەوە هەموو شتەکان باش ببنەوە کەواتە ئەمە مەرج نییە پەیوەندی هەموو کاتێ بە خودی شەویلگەکەەوە هەبێ ئەکرێت بۆی ماندووبوونی ماسوولگەکانی چواردەوریەوە بەڵێ هەنێک کات شەویلگەکەی کێشەی هەیە هەنێک کاتیش ماسوولکەکانە بەڵێ دەست خۆش دکتۆر لە سەرەتای قسەکاندا ئاماژەت بە زەبریان لە چەند بەشێکی دەم و چاو ئایا کام لەو بەشانە ئەگەر بێت و زەبریان توش ببێت درەنگتر چاکە بنەوە یاخود بۆ نەخۆشەکە و بۆ دکتۆرەکەش ناڕەحەتترە چارەسەرکردنی دکتۆرەگیان خۆی ئەمە عادەتەن لەسەر شێوازی شکاویەکە زیاتر بەراوەتەوە وەک لەوەی کە چ ئێسکێکە شکاوە باشە چونکە تۆ یعنی شێوازی شکاویمان زۆر هەیە وەکوتم شێوازی شکاوی هەیە بەسیتە زۆر بەسیتە لە هەت شوێنێکا بێ پێویستی بە هیچ شتێک ناکات بەڵام شکاویشمان هەیە کە کۆمەڵی ماسوولکەی زۆر بۆ ئێسکەوە بەسراوەتەوە و مثلەن ئێسکەکە لە دووسێ شوێنە لەوانەیە شکابێت ئەو شکاویانە ڕێکارەکانیان زۆر جیاوازە و طبعاً چارەسەرەکانی شەویلگە و شێوازی زۆری هەیە هەنێکات بە پلێت و سکرو پلێتدا ئەنێن و ئێسقانەکان پێکەوە ئەبەستینەوە لە شوێنی خۆیانە و هەنێکاتیش بە داخستنی دەمی نەخۆشەکە بۆ ماوەی چەند هەفتەیەک ئەو شتە ڕوئایات و وەکو چۆنەڵی دەست ئەگیرێتە گەچ شەویلگەش ئەگیرێ دەگەچ باشە دکتۆرەمە باسێکی تەقەتەقی شەویلگەمان بۆ بکەی ئەو هۆکارانە چینکەوە کەن بنمونە کەسێک تووشی تەقەتەق بێ لە شەویلگەی لە جومگەی شەویلگا ببوورە وڵی دکتۆر ئەو بابەتە زۆر ئەخانێت و زۆر قوڵە و یعنی هەر خۆشی لە علما بە تەواوەتی ئەو مۆزوعە ڕوون نەکراوەتەوە بەڵام هۆکارە سەرەکیەکان کە تەقەتەقی شەویلگەمان تووشە بێت ئێمە عادەتەن شەویلگە دیسکێکی هەیە باشە کڕکڕاگەیەکی هەیە ئەو کڕکڕاگەی ئەکرێت تەنک ببێتەوە ئەو کڕکڕاگەی ئەکرێت شێوازەکەی بەو شێوازە بێت کە بە تەواوەتی هەموو شوێنەکەی دانە پۆشی بێ بۆیە تەقەتەقی هەبێت و بەڵام لە هەمان کاتا کۆمەڵە شت هەیە کە کاریگەری ئەکەنە سەر ئەوە کە ئەو حاڵەتە خراپ ببێت یا باش ببێت باشە یەکەم شت ئەوەیە کە چارەخواز شتی جیر زۆر ئەخوات یا ئەو کەسێک ئەو تەقەتەقی هەیە شتی جیر زۆر ئەخوا یا بەسەر یەک لایە ئەنوێت زۆر یا ئەوەشە دانەکانی هەمویان مەسەلەن سەیرەکەی لایەکی دانی نییە بەس ئەم لایە بەکارهێنێ بۆیە ئەم لایە زۆر زەختی لەسرە بۆیە تووشی ئەو تەقەتەقا بێت ینی هۆکارەکان زۆر کاریگەریان هەیە باشە دکتۆر زەبری بێدەنگ بوونی هەیە ینی وەکو ئەوەی کە مناڵێک ئەگەر بێت و بەر ببێتەوە لە ناوە بەشێک لە ئێسکەکانی شکا بە یاخود زەبرێکی دیاریکراوی بەرکەوتوێ بەڵام لە ڕووی دەرەوە هیچ شتێک بە مناڵەکەەوە دیار نەبێت و لاوانێ دایک و باوکان خەمیان بە ئایا پێویستەکە دوای هەر بەربوونەوەیەک دکتۆری پسپۆر بیبینێت ئازارێکی زۆری ئەبێ ئەو مناڵە هیچ شتێک نەبێ هەر ئازار ئەبێت باشە بۆیە یعنی کە ئازار هەبوو کاتە ئەتوانیت مەسەلەن بەڵام ئەگەر ئازارەکە زۆر نەبوو زۆر ئاسایانی ئازە شتێک هەیە ئاساییە ئەی لەقینی ددان ئەگەر تێ بکەوێت ئەو کاتە ئەبێ بە جدی وەرەگرین لەقینی دان چۆن عەفو ینی ئەگەر بێت و بەهۆی بەربوونەوەکەوە تووشی لەقینی ددان ببێت مناڵەکە ئەبێت بیبین بۆ لای پسپۆر وەڵاهی باشترە چونکە ئایا لەقینی ئەم دانە ئێسقانی لەگەڵایە یانە ڕاست باشە شتێکمان هەیە پێڵێن دەنتۆ ئەلڤیۆلەر فراکچەر کە لەگەڵ دانەکە ئێسکەکەی سەرەوەشی ئەشکێت باشە ئەو حاڵەتەمان هەیە بۆیە باشتر وایە پسپۆرێک چارەسەر ینی بیبینێت باشترە زۆربەی کات دانە لەقیوەکان یعنی ئەگەر لەقینەکەی زۆر نەبێ شتێکی وای بۆ ناکرێ بەڵام باد دڵنیابینەوە لەوەی کە ئایا ئێسکەکە شکاوەیانە دەستخۆش دکتۆرە کاتی بەناوەکان بەرەو کۆتایی ڕامەوەی لە کۆتایی یا ڕێنمایی خۆت بۆ هاوڵاتیان یان بۆ کەسانی کە تووشی ڕووداوە بن و بۆ دایک و باوکانیش ڕێنمایی تۆ چییە بۆیان وەڵاهی وەکو شێوازێکی گشتی ینی من زۆر
پێشنیاری ئەوە ئەەکەم کە هاوڵاتیانمان هەچ کەسێک بتوانێت کۆرسێکی فریاگوزاری سەرەتایی وەرگێت چونکە زۆر کاریگەریە بێت مەسەلاً داتایەکی تازەم پێگەیشتووە کە ئەڵێ لە ئەمریکا لە 140 خەڵک هەمویان فریاگوزاری سەرەتایی ئەزانن ئەو شتە زۆر گرنگە چونکە هەم کاریگەری هەیە تۆ ئەتوانی یارمەتی کەسێک بێ لە بەردەم تا ئێمە کەسمان نازانین یعنی لە چ کاتێکا تووشی چ شتێکە بین لەوانەیە مەسەلاً کەسێکی هاوڵاتێکی گشتیش بێت لە تیمی پزیشکی نەبێت بەڵام ئەم کۆرسی وەرگرت بێ بتوانێت ژیانی کەسێک بپارێزە بۆنە ئەو شتە زۆر ڕکۆمەند دەکرێت و لە هەمان کاتیشە زۆر پێم یعنی زۆر پێم باشە ئەو کەسانی کە مۆتۆرسایکل بەکارەهێنن سرعەتی زۆر مەبن تکایە دوو هەمیان یعنی زۆر گرنگە کە ڕێکارەکانی خۆپارێزی بکەن وەکو کڵاوی پارێزە کە زۆر شت ئەگەڕێنێتەوە بەڕاستی یعنی ئێستا لە خەستەخانەی شار ئەتوانم بڵێم لە 180 ئەو چارە خوازانەی کێن بۆ ئەوێ ماتۆڕی تایە يعني إلا وبالله أو كسا بيبقى ماطورة وحادثة كي كرد بيت وجناحة مثلا زربيان منالن مثلا 15 صال 16 صال 18 صال يعني أم بياني العمليات كابو مثلا 6 ساعات خيانوا منالكي 18 صالة باشا جنجيكي 18 صالة بهوي ماطورة توشي حادثة يقوى 15 لا اي سي يو خوين راولن يعني جناحة ئەگەر ئێمە بتوانین پارێزگاری لەوە بکەین مەسەلاً ڕێنمای دایک و باوکان ئەەکەم کە زۆر ئەبوریای مناڵەکانیان بن بەڕاستی ماتۆر شتێکی زۆر دکتۆر بوژان ڕەفیق زۆر سپاس پزیشکی پیا بڵندی نەشتەرگەلی شەوی و سپاس کە لەگەڵمانە بووی ئەرکە کێشا و هیوادارم بەگشتی بابەتەکان سوودی هەبوو بێ ئێمە ئەمڕۆ هیچمان نەماوە هیوادارم سووتان وەرگرت بێ لە بابەتەکان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ دووبارە سپاس بۆ دکتۆر هەر بژیت بەخێر بیت ئازیزانم هیوادارم سووتان وەرگرت بێت خواتان لەگەڵ